کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە کەرکووک ئامادەکاریە ئیداریەکانی دەست پێ کردووە بۆ وەرگرتنی کارمەندانی بنکەکان و پێدانی ڕێنمایی بە کەسانی پەیوەست بە هەڵبژاردن و قەوارە سیاسیەکان. لەو بارەیەوە عەبدولباست دەروێش لە ڕاگەیاندنی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ڕاگەیاند هەوڵەکانیان چڕ کردووەتەوە تا بتوانن ئەو ئامادەکاریانەی پێویستە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە شارەکە تەواو بکرێت. لە چارچێوەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لە 12 ئەم ساڵ ئەنجام بدرێ، کۆمیسیۆن لە قەوامەی 43 بنکەی تۆمار لە سەرانسەری پارێزگای کەرکووک تۆماری دەنگدانیانی تازە کردەوە. لە کاتی ئێستادا بنکەکانمان سەرقاڵی وەرگرتنی فۆرمی ئەوانەی کەوا داواکاری گرێبەست بۆ سەر سندوقەکانی دەنگدان کارمەند و هەروەها دابەشکردنی کارتی بایۆمەتری ئەوانەی پێشوەخت پرۆسی تۆماری بایۆمەتریە بۆ ئەنجام داوە ئێستا ئەتوانن کارتەکانی وەرگرتنەوە. نەخێر هیچ نووسراوێکمان بەدەست نەگەیشتووە لەسەر ئەو بابەتە بەحسای 57 بێ. ئێمە پشتە بەستین بە تۆماری دەنگدەران کەوا نوێیەکەینەوە تۆڵێکین ئامادەیەکەین کەوا پاکراوەتەوە لە ناوی دووبارە و ناوی ئەوانەی کە کۆچیان کردەوە وفاتیان کردووە. هەڵبەتە ئێمە پشتە بەستین بۆ و تۆمارە. بە پێی یاسای نوێی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەرژمێری 57 کراوە بە مەرج بۆ دەنگدەر، ئەمەش بە مەترسی لەسەر پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن لە شارەکەدا دەنرێت. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری داوا لە هاوڵاتیان دەکات بە گرنگیەوە بڕوانە هەڵبژاردننی ئەم جارەی کەرکووک و بە پرۆسەیەکی چارەنووسازی دەزانێ. لەم هەڵبژاردنەی ئێستا بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئاگامان لەوە بێ کە پێناسی کوردبوون لە شاری کەرکووکە ئەکەوێتە بەرمەترسی، ئەو زۆرینەی کورد لە کەرکووک ئەکەوێتە بەرمەترسی. ڕاستە ئەو حیزبانی کە لە دەسەڵاتا بوون لە ماوەکانی ڕابردوودا خزمەتیان نەکردووە، جەستیان دیار نەبووە، بەڵکو تا سەر ئێسک پشی حزبێنە و خزمێنە و ئەوانیان کردووە لە شاری کەرکووکە. بەڵام خەڵکەکە ئەزانی نیگەرانن، بە حەقت حەقشیانەکە نیگەرانن لەبەرەوەی هیچیان بۆ نەکراوە. بەڵام بۆ هەڵبژاردننی ئەم جارە و پێویستە خەڵک هەموو لەبەر خاتر کەرکووک، لەبەر خاتر کوردبوونی خۆی، لەبەر خاتر پێناسی کوردستانی بوونی کەرکووک بچێتە سەر سنووقانی دەنگدان دەنگ بدا. بەداخەوە فرەلیستی بۆ کورد کارێکی خراپ بوو. ئەمە یەک دووەم ئەمێنێتە سەر ئەوەی کە ئەو هێزە سیاسیانی کە لیستیاوە قەوارە خۆیان تۆمار کردو بتوانن دەنگدەرانیان هان بدەن بچن بەشداری دەنگدان بکەن، چونکە گرنگە هەر لیستێک بتوانێت کە بگاتە قاسمی ئینتخابی و کورسیەک بۆ کورد مسۆگەر بکە، گرنگ نیە لە کام حیزبە. بەڵام گرنگەوەی بتوانن زۆرینەی کورسیەکان 50 زائیدیە کە کەرکووک 15 کورسی سەرجەم لایەنەکانە و کورسیەکی کۆتایە. لەو 16 ئێمە لە سەروی 8 بێنین بە هەموو کورد، ئەوە توانیمانە ئەتوانین شتێک بکەین داهاتووی کەرکووک بگۆڕین. بە پێی زانیاریەکانی پەیام 16 لیست و قەوارە لە کەرکووک خۆیان تۆمار کردووە و کێبڕکێ بۆ بردنەوەی 16 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەن. کورد بە 4 لیست و هاوپەیمانەتی و عەرەب 3 هاوپەیمانەتی و تورکمانیش بە هۆی ناکۆکیەکانیان بوون بە 2 بەرەی جیاواز و بەشداری هەڵبژاردن دەکەن. چیان نووری، کەناڵی پەیام، کەرکووک.